پاش 8 مانگ لە ئەنجامدانی هەڵبژاردنەکان لە عێراق هیچ یەکێک لە پۆستەکانی سەرۆک کۆمار پێکهێنانی کابینەی نوێ حکوومەت و ڕێککەوتنی سیاسی یەکلاکەرەوە ڕووی نەداوە بۆی کە لەو دۆخە چەقبەستوی کە دروست بۆ لە عێراق تێپەڕێەوە لایەنەکان بتوانن حکوومەت پێک بێنن. هۆکارەکانی ئەم کێشانەی بەردەم لایەنەکان چین؟ ئەو پێشنیازانی کە هەن بۆی کە هەڵبژاردننی دیکە لە داهاتوو بکرێتەوە ئایا تا چەند وا دەکا کە لایەنەکان بە خێرایی بیر لە چارەسەر و ڕێگە چارە بکەنەوە یاخود دۆخەکە بە ڕێگەیەکی دیکەدا دەڕوا و وەک دەوترێت دەگەنەوە جارێکی تر بڕاردان بۆ ئەنجامدانەوەی هەڵبژاردن. من لەگەڵ سامان شاڵی چاودێری سیاسی کە لەو لێرەوە لەگەڵمە گفتوگۆی ئەم تەوەرە دەکەم. زۆر بەخێر بن کاک سامان. بەوە دەست پێەکەم پێت وایە کە لایەنەکان پاش ئەوەی کە ڕووی داوە دەرگای گفتوگۆ جارێکی تر بکەنەوە و پەلە بکەن بۆ ڕێککەوتن و ئەو گرێکوێرەیە چییە کە لە نێوان لایەنە سیاسەکان دروست بووە؟ پێشەکی سپاس بۆ ئەو بینەرانی نافتی. طبعا بەڕاستی ئەم پێشنیارەی سەدر کەیان ئەوە تا ئیستیقالە بکەن یان ئەوە تا ببن بە معارەزە تازە نییە، ئیستیقالەکەی خستووەتە ئەم جارە ئیزافەی کردووە چونکە لەو پێشیش بەحسی معارەزەی کردووە. طبعا ئەو لەو پێشەگەر نەختە بگەڕێنەوە دواوە لە کاتە ئەوە بوو کە مەجالیا بە معارەزەی بڵێن بە ئیطاری تەنسیقی و جەماعەتەکەی کە چ ڕۆژیانێک کە حکوومەت پێکهێنن نەیانتوانی دوای ئەوە بە مستەقیلینی یا نەیانتوانی کەوتە مەعمەعەیەکەوە کە نەئەتوانێ حکوومەت تەشکیلکە خۆی چووکە وە زۆر بێتاقەتیان کرد لەم هەنگاوانە بۆیە چوو ئەم دوو بژارەی هەڵبژاردووە ئێستا. طبعا ئەمە خەڵک چاوەڕوانی ئەمەی ناکرد، چاوەڕوانی کارێکی فعلی عملی بۆ ئەوەی خەڵکەکە ئینتیزارە کرد. خەڵکەکە ئینتیزارە کرد کە حکوومەتێکی نیشتیمانی سربەخۆ هەڵبژێرێت بێت حکومکاو بۆی ئەم خەڵکە لەم مەساتە دەرکە نۆکو خیاری ئیستیقالە و یان بچنە معارەزەوە لێ سەدری بەڕاستیانە کە یانێ دەست لە کارکێشانەوە پێشکەش بکەن یان جارێکی دیکە یانی بڕاوهەیە لە نێوان لەگەڵ لایەنەکانی دیکە دەیکات. بەڵێ خۆی ئەگەر نەختە بۆیە وتم ئەمێ بەحسی قانونی خۆراکیش بکەم کە دەرچوو ئەمە دەستی وڵای دەستی حکوومەتی کازمی وڵا کرد کە بە هەوەسی خۆی تەسەڕوفکە لەو پارێزیایە تقریباً 26 تریلیۆن دینارە کە کازمی ئەتوانێت تەسەڕوفکە کەواتە ماوەیەک تر حکوومەت بێ پرسیەوەی بگەڕێتەوە بۆ هیچ پرسیارێک ئەتوانێت تەسەڕوف بەم پارەیە بکە بەو شێوەی کە خۆی ئەوێت. ئەوە لەلایەکەوە حکوومەتی کازمی بوژانەوە کە ئەم حکوومەتە ئەگەر وەکو خۆشی مێنێتە یعنی هیچ شتێ نەگۆڕا لە مەسەلەکە فەساد ماوەتەوە جونگەی فاسیدێنەکە ماونەتەوە و هەروەها حکوومەتیش ئەڕوا بەم شێوەیە بەڵام پەرلەمان لە ناو پەرلەمانە نەتوانن سەرۆکی کۆمار هەڵبژێرن نەئەتوانن سەرۆکی حکوومەتیش هەڵبژێرن. طبعا ئەمانە هەمووی زەرەر لە ملەتی عێراقە بەگشتی چووکە بووجە نییە، ئەمە هەر وەکو پارەیەکە و سەرڤەکرێت بەداخەوم پارێزیایی لە باتی ئەوەیە بە سیستەمێک سەرفکرایە بەم شێوەیە سەرکە. بە قەناعەتی من ئەمە مراوەغەیەکی کەیە سەید سەدرەیکە بڕوان ناکەم ئیستیقالە بکەن بەڵام زەختێکی زۆرە خاتە سەر ئەوانی تر و چونکە قەرارەکە بەڕاستی ئەم قەرارێکە ئەبوایە نازانم لەگەڵ هەوپەیمانیەکانیە هیچ گفتوگوی زۆر باشە زۆر جار بەبێ گەڕانەوە بۆ پەیمانەکان دەوترێت کە سەدر بڕیار دەدات یان تویت دەکات کە کاریگەری لەسەر پرۆسی سیاسی هەیە بەڵام ینی کێشەی نێوماڵی شیعە پەڕیوەتەوە بۆ ناو پێکاتەکانی دیکەش وای کردووە کە هەموو شتەکان پێکەوە بوەستن. ئەرکی پێکاتەکانی دیکە جیاوازتر نەبوو لەوەی کە نەچنە پاڵ ئەو ململانی کە لە نێوماڵی شیعە هەبوو. طبعا خۆی لێرە بەداخەوە ماڵی کورد کە هەروەها سونەکەش دابەش بوون لە بینی ئەم دوو جەمسەرا وای لێ کرد کە قەزەکە زیاتر بڵین ئاڵۆستر بکات بەڵام ئەبوایە یعنی
ماڵی کورد ئەبواە پێش ئەوی بچن بۆ بەغا جاریە حەسمیان کردایە لە کوردستان مەسلەی سەرۆک کۆمار مەسلەی استراتیژی کوردەکان لە بینی خۆیانە ئەبواە بچوونە بۆ بەغا هەموو حزبەکان نۆکو هەردوو حزبی سەرۆکەکان ئەوانەی کە عزوان هەیە لە پەرلەمانە و ئەوانەی کەش دێڕشن بۆ پەرلەمانیشەوە ئەبواە بەرنمەیەکی استراتیژی یەکگرتویان هەبواە کە بچوونە بەغا بەڵام بەداخەوە ڕووی نەدا ئەوەی بینیمان ئەم دووبەرەیە پایە بۆ ئەوش تەسیری کردوتە سەر ماڵی کورد و هەروەها سونەش ڕاستە سەرۆک پەرلەمانیان هەڵبژارد ئەوانیش یعنی لە بینی خۆشیانە ئەوانیش هین دووبەرێکیان تێکەوتووە ئەم ماڵی شیعەیە لە بینی خۆیانە ئیستا کوردیان کردووە بۆ ئەوەی کە کورد ڕێناکەوەیە بۆیە ڕێی جەمهور هەڵناژێریە بەڵام لە ئەساسە وانە لە ئەساسە ئەوەیە ئێوە ئەوان ڕێناکەون لەسەر سەرۆکوەزیرانێکی شیعە کە هەموو هەوڵەیەن کە ئەم جارە سەرۆکوەزیران سەدر ئەڵێ من هەڵی ئەبژێرم و حکوومەتێکی زۆری نەمەوێ طبعا بێ ئێمە تقدیری سید سەدر بکەین بۆ ئەم ئیسرارەی لەسەر ئەوەی کە جارێککە ناچێتەوە حکوومەتێکی تەوافقی وەکو ئەم 90 ساڵات بەسەر عێراق لە هەموو جنگەکانی ڕوخانی بەسەر عێراقینا باشە بەڵام هەشت مانگە هەڵبژاردن کراوە دەنگدەرانی عراقی دەنگیان داوە ئەو لایەنانیان هەڵبژاردووە کە دەنگیان بۆ داوە کوتلەکانیان ئێستا لە نێو پەرلەمانن یعنی بۆ هاوڵاتیەک کەی ئەوە گرنگە کام لایەنە سیاسیانە چۆن ململانە یەکترەکەن هاوڵاتیەک ئەوەی بۆ گرنگە کە حکوومەت پێک بێ وەکەوەی کە لە وڵاتان ڕۆدا پاش چەند کاتژمێرەگیان پاش چەند ڕۆژێک هەم کابینەکە دیارەکرێ هەم ینی هەموو شتەکان کۆتایی پێدێ ینی بۆچی لایەنە سیاسەکان ینی بیر لەوە ناکەنەوە کە ئەمە کاریگەری لەسەر سایکۆلۆژیا و ڕای هاوڵاتی دەبێت بۆ ئەم کێشانەوە گەورە دەکەن لە نێوان خۆیانە ئەوەی بۆ هاوڵاتی گرنگە پێکەنانی حکوومەتەوە خێراکردن لەوە وانە؟ بەڵێ یەکەم لەبەر ئەوەی قەرارەکە لە دەرەوەی عێراقی ئەم حیزبانە چ شیعەکان چ کوردەکانیش چ سنەکانی قەرار لە دەرەوەی وڵاتیەت مەساڵحی دەولی حکوومەکە بەسەر ئەوەی کە ئەم حکوومەتە تشکیل ناکرێت لەبەر ئەوە لە بیریش نەچێ سەی 25 سەی لە 25 کەمتر دەنگیان ناعین سەی 75 عێراقیەکان ڕازی نین لەم سیستەما هەمووی لە هەموو حیزبەکان لە حکوومەتەکە لەبەر ئەوە ئەبێ ئەوەش بخێن کەواتە بەوسەڵەی عێراق دیار نییە بەوسەڵەی ون کردووە نازانێت ڕووکاتە چ جیهەتێک لەبەر ئەوە ئەم حکوومەتانەی ئەگەر کە ئەڵێ لا غەربیە و لا شەرقیە بەڵێ هەردوو غەربیە و شەرقیە تەحکومەکەن بەسەر ساحەی عێراقیە و ئەبینین بەڕوونی تەدەخولی دەوڵەتە ئەقلیمەکان هەن دەوڵەتی خەلیجەکان هەن دەوڵەتی غەربیەکان هەن لەبەر ئەوەیە ئەم تاعتیلە ئەبێت بەداخەوە ئەمە نەتیجەی ئەوەیە کە هەج ناکۆکیەک هەبێ لە بینی ئەم دەوڵەتانە یەکسەر لەسەر ساحەی عێراقی یعنی دەرئەکەوێت و ئەم حکوومەتە زیاتر و چەند تەخیریش بێ زیاتر ئالۆسترە بێت دروستکردنی حکوومەتی داهاتوو بڕوان ناکەمە تاکومەنگیدا یان 11 حکوومەتی تازە دروست کرێت لەبەرەوە ئەگەر دروستیش بێت هەتاکون پەرلەمان حکوومەت تەشکیلەکەن دوای ئەو مانگێکە اینجا یعنی بۆ میزانەی 22 ئەبێ بیرکەینەوە میزانەی 22 ڕۆی تازە حکوومەتی دەسی واڵا بۆ بەم پارەی کە کەوتۆ دەسیش ئەوەش بدانین لەم قانونی ئەمنی غیزائیە حوسەی کوردستانی هیچی تیانە بوو هیچ بۆ کوردی تیانە بوو لەبەر ئەوەی کە گوایە محکەمەی ئیتیحادی قەراریاوە کە قانونی نەفت و غاز ئەبێ حکوومەتی هەرێم ئەبێت تەجاوبی هەبێ بەڵام ئەمە ئەمنی غیزایی ئەمە عیلاقەی هەیە بە قوتی خەڵکەوە بە خواردنی خەڵکەوە بە کوبوونەکانەوە بە هەستی خەڵکەوە ئەمە لێرەش دەرکەوت کە مەسەلەکە یەتە سەر هەرێمی کوردستان چ شیعە چ سنە یەکن بەرامبەر ئەو موقیفیان بەرامبەر بەڵام ئەم گلەیە هەرێمی کوردستان و ئەم گلەی ڕەخنەیە هەوپەیمانیشی زۆرتر ڕوبەڕۆیی پارت دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی دەبێتەوە لە هەردوو لایەن ئەوان هاوپەیمانێتیانێت چێ پارت دیموکراتی کوردستان لەگەڵ مقتەدا سەدر و سونەکان چ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ چوارچێوەی هەمانگی کەواتە مادام بەو جۆرە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن چۆن ئەمانە هاوپەیمانەتی و ڕێکەوتنیان هەیە لەگەڵیان
بۆچی لە ململانی پۆستەکاندا بە تەواوی لەگەڵ ئەم لایەنانن کە دەزانوا ماوەڵە لەگەڵ هەرێمی کوردستانەکەن یان ململانەکە بە جۆرێکی ترەوە ئەم لایەنانە زۆرتر بیریان لای بەرژەوەندەکانی خۆیانە دەنا بۆچی هاوپەیمان لەگەڵیانە خۆی ڕاستەکەی بەڵام ئەبێ بۆیە ئەڵێم کورد ئەبواە بە استراتیجیە بچۆە بەغا کورد ئەبواە وەرەقەیەکی هەبواە وەرەقەیەکی گرتووی هەبواە نۆکو شەڕی پۆستکرێ لەبەر ئەوە کورد ئیستاژ مەجال هەیە کە یەکدەنگ بن کە ڕێبکەون باقیچە کە با ئەمجارە سەرۆکێکی سربەخۆ هەبێت خەڵکی باشی تایە لەم قائمەی کە خۆیان تەرشیح کردووە ڕێبکەون لەسەر یەکێک کە سربەخۆی بۆی ئەم چۆنەڵێ ئەم گرێ بەستە بکرێتەوە ئەم گرێ کوێرە بکرێتەوە یعنی هەتاکومکەی ئەم میلەتە ئەبێ بناڕێنێ لە بەدەست مەسالیحی ئەم دوو حیزب و مەسالیحی دەوڵەت تەقلیمیەکانیش لەسەریان کورد ئەبێ ئیسا انتخاباتێکی تازە هەڵبژاردنێکی تازەمان لەبەرایە ئەبێ بە یەک هەڵوێستەوە پێشوازی لەم داواکانی بەغدا کاریگەری هەبووە لەسەر بابەتی هەڵبژاردنەکانی ناوخۆی هەرێمی کوردستان پێت وایە کاریگەری هەبوو بێەوەی کە هێشتا ڕێکەوتن نەبووە لەسەر پێکێنانی حکوومەت لایەنەکان نەگەشتنەوە ڕێکەوتن هیچ کاریگەریەکی هەبووە بەڵە کاریگەریە بێت چۆن کاریگەری نابێت چونکە نزیکبوونەوەی ماڵی کورد دائما گرەیەکی لەبەردەمایە ئەو گرێژ نەکرێتەوە مشکلەیە بەڵام نەتەوەیە گرتوەکان لە سخارد بە جددی هاتۆتە سەرخەت و پێشیان ئەڵێت بە جددی ئەگەر ئێوە ڕێ نەکەون لەسەر انتخاباتە و انتخاباتێکی بێگەت و خۆشیان ئیشرافیەکەن کەواتە هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ بەرە و چۆنەڵێ ڕۆژانێکی دژوارمان لەبەردەمایە لەبەر ئەوە ئەبێ کورد مراجعی خۆیان بکەن هەموو حزبەکان ئەبێ نرمی بنوێنن بۆ میلەتەکە بۆ دوا ڕۆژی میلەتەکە چووکە گرنگە ئێمە پێکەوە هەموو حزبەکان بە تایبەتی پارتی و یەکێتی نرمی بنوێنن بۆ ئەوەی دوا ڕۆژی میلەتەکەمان ڕوونتر بێ بەرەو پێشەوە بڕین چونکە هەمومان زەرەردارە بین و هەمووشمان براوە بین پێکەوە یەک تا یەک لا براوە نابێت وەی لارش نادۆڕێت یان هەمومان براوین یان هەمومان دۆڕاوین لەبەرەوە هیوادارم ئەم کێشانەی کە لەبەردەمیانەیە بە گفتوگۆ بە دایلۆک چارەسەری بکەن چونکە پاشە ڕۆژی میلەتەکەمان لە ڕۆژێکی نادیارایە ئەبێ هەوڵ بین بۆ ئەوەی گڵۆپەکە لە نهایەتی تەنەڵەکەەوە دەرکەوێت تۆ باسی ڕۆڵی بلاسخارت کرد بەڵام هاوپەی وڵاتانی نێودوڵەتی یەکێتی ئەوروپا نەتەوەیەگرتوەکان چ کاریگەریەکیانێت چ ڕۆڵێکیانێت لەوەی کابێ هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێ و پێت وایە کە لایەنەکان گوێ یاخود درک بە و زەنگ و ئاگادارکردنەوەی ئەو لایەنە نێودوڵەتیانە دەدەن چکە دەزانی کە چەندین جار ئەو پەیامانیان گەیاندووە دەبارەت باڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئەم جارە فەرقی هەیە چۆنە بەڵێ ئەم جارە فەرقی هەیە بەڵێ گوێگرن فەرقەکە ئەوەیە کە گوێگرن خەتەرەکانی بە هەمان پێوتووە بە ڕەوڕوو پێی وتون بۆی ڕوون کردوونەتەوە و وەزعیشیان ئەزانن لە بەغا چۆنە تێگەی و مەحکەمەی ئیتیحادیش چ دەورەگە بینێ حاکمی عێراقی مطلقە لەسەر هەرچی عێراقە بە تایبەتی لەسەر هەرێمی کوردستان لەبەر ئەوە یەک ڕێگامان ماوە ئەویش ئەوەیە کە بتوانین ڕوونی کەنەوە بۆ هەموو عالێن ئێمە پابندی دەستورە بین ئەوەیە عێراقە ئێمە یەکدەنگە بین بەڵێ لەبەر ئەوەش فەرقەکە ئەمجارە ئومەی متحیدە خۆی ئەڵێ ئامادەم سەرپەرشتی انتخاباتکەم بۆی انتخاباتێ بێ هەموو جیهاتەکانی کە بەشدارە بن لەم انتخاباتە یەکدەنگ بن و ئەمە دوو جارە کۆی بێتە لەگەڵیانە و هەموو لاکان ئەوەشیان وتووە کە ئێمە ئامادەین یعنی پێشوازی بکەین لە بریارەکانی نەتەوەیەگرتوەکان و دەوڵەتەکانی غەربیش هەمان هوشاریان ناوە بە حیزبەکان کە ئەبێ پێکەوە بن چونکە دوا ڕۆژی ئێوە زۆر لە دژوارە و ئەبینین هەرێمی کوردستان لەم 12 مانگەی کە ڕۆشت 12 جاریش هجوم کراوەتە سەری جۆرا و جۆر بە عزری جۆرا و جۆر لەسەر هەرێمی کوردستان و یەک شت هەیە کە ئێمە پارێزیە ئەوەیە یەکدەنگی خۆمان پێکەوە ئەگەر پێکەوە نەبی بەڵام ڕخنەکان کاکسامان زۆرتر لەسەر ئەوەن کە لایەنەکان تەنها کاتێک یەکدەنگن کە لەبارەی بەرژەوەندی
دارایی خۆیان کۆمپانیەکانیان و دابشکردی پۆستەکان یەکدەنگن دەنا ئەو هەموو فشار و هەنی شەوی ڕابردوو تۆ دەزانیت کە لە چەند شەوی ڕابردوو چەند جارێک موشک باران درۆن لە ئاسمانی هەولێر و چەند ناوچەیەک ینی چەند جارێک ئەم حاڵەتانە دووبارە بۆتەوە لایەنەکان بە هیچ شتێک دەرگ ناکەن تەنها لەو کاتەیە ئەمە ڕەخنەیە کە لە پارتی ویکێتی دەگیرێت تەنها کاتێک یەکدەنگن کە پەیوەندیدارە بە دۆسیی دارایی نەوت کۆمپانیەکانیان و بەرژەوەندەکان و پۆستەکانیان لە بەغدا بۆ لە هەرێمی کوردستان دەت شتێکدا یەکدەنگن بەداخەوە کە خەڵکەکە ناڕازیە لە حیزبەکان ناڕازیە لە حکوومەتەکە خەڵکەکە تۆراوە تۆ ئەبێ ئەمە ڕوونکەیتەوە ئەبێ شەفافتر بیت ئەبێ خەڵکەکەی خۆت لە حکوومەت ئاشکێتەوە لەم حیزبانە ئاشکێتەوە لەو انتخاباتەی کە ڕۆژ 167 دەنگی نا 167 دەنگی نا ئەگەر وەزعەکە وا بڕوە لەم انتخاباتی داهاتووشە 125 کەمتر دەنگەیە لەبەر ئەوە مەسلەکار ئەوە نییە بەرژەوەندی ئەمە سزایەکە خەڵکەکە کە پیان ئەڵێت ئێمە رازی نین وەزعەکەش وا بڕوە زیاتر خەڵکەکە دوورەکەوێتەوە لەبەر ئەوە لە مەسلحەتی حکوومەتە لە مەسلحەتی پەرلەمانە لە مەسلحەتی سەرۆکایەتی هەرێمە لە مەسلحەتی حیزبەکانە کە ملت لە خۆیان ئاشکردنەوە ملەتیش چۆن لە خۆیان ئاش دەکەنەوە ئەبێ ئەو خەدەماتانەی کە هەیەنە پێشکەشکەن ئەبێ شەفافێت هەبێ لە مەلەفی نەوت و غازە ئەبێ خەڵک بە یەکسانی سەرکەن ئەبێ یاسا سەروەر بێت ئەبێ کێشەکان هەمووی یەکەیەکە بە جددی هەوڵی بۆ بدەن ئێمە ئەم یعنی بە هیچ شتێک ناچینە پێشەوە ئەگەر پێکەوە نەبین وە کێشەی خەڵک چارەسەر نەکرێ خەڵک یەکەم خەڵک دووهەم خەڵک سێهەم بەڵێ سوپاس بۆ سامان شاڵی چاودێری سیاسی لە هەولێرەوە لەگەڵم بووی کاتەکەم هەرەوەندە بوو سوپاس بۆ بەشداری دەگەڵمان